کا قاسم بابەتەکە و زۆر جوان ورد کردەوە زۆر جوان باس کرد زۆربەی ئەو پرسیارانی کە ئێمە ئەمانویست بیکەین پێمان نەبڕی دوو میسمان پامەکە و بەبێ بچڕان بگات بە هاوڵاتیان و کەسانی کە بەلامان و دانیشتون پێم خۆشە لە کۆتاییدا دوا پەیامی خۆت دوا زانیاری خۆت گەر پرسیارێ ئێمە لە یادمان کردبێت لێرەوە بیگەێنیت و بڵێیت. وەڵا ڕاستەکەی بە کورتوی مختصری پێویستە ئێمە سەرچاوەیەکی مرۆیی گەورەمان هەیە لە کوردستانە ئەو گەنجانەی کە دەرچووی هەر کۆلیژێکە هەر کۆلیژێک کۆلیژی فیزیایە کیمیایە ئەحیا ڕاضیاتە کۆم هەرچیەکە هەوڵ با لەگەڵ تەکنۆلۆژیای زانیاریە پەیوەستێکی تەواو دروستکە و کار لە بواری تەکنۆلۆژیای زانیاریە لە مەجالەکە خۆیان گەشە پێ بە واتە ئێمە بیر لەوە بکەینەوە کە سەرچاوە مرۆیەکانی خۆمان باش بەکاربێنین و ئامۆژگاری بۆ دایکان و باوکان ئەوەیە بە هەموو شێوەیە پشتگیری مناڵەکانیان کەن لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا با نەڵێ وەڵا خراپە ڕاستە تۆ ئەگەر لێبێ با چاوی تێک نەچێ با سەحەت تێک نەچێ باتە دروست دەنگچێ بەڵام فێریکە چونکە ئەو مناڵە پاش 10 ساڵێتر لە کۆمەلگایەکە هەژی هەموو تەکنۆلۆژیایە تەنانەت ئەو کورسی مەزەی لەسەر تۆ دانشی لەسەر بە ئارتیفیشەل ئینتەلیجەنس واتە خۆی بۆ گونجێنێ قاسمە خۆی گونجێنێ بۆ قاسم کەچی کە تۆی خۆی گونجێنێ بۆ تۆ لەبەرەوە ئامۆژگاریشم بۆ دایک و باوکانەوەیە ڕێگریلەکە لە مناڵەکانە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بەڵکو یارمەتیان بن هاوکاریان بن بۆی بە ڕێگە ڕاستەکە بەکاری بێنن و بۆ هەموو گەنجانی ئێمەش خریجی هەج دەستگایەکی هەج ناوندێکی هەوڵ بە لە بواری تەکنۆلۆژیای زانیاریە گرنگی بەخۆت بە بۆ ئەوەی لە مەجالەکەی خۆتا لەگەڵەوە پێشکەوتنە بەردەوام بی و بۆ دەسەڵاتدارانیش ئەوەیە سەرچاوە مرۆیەکانی ئێمە باشترین سەرچاوەن هیوادارم با بڵێن سربەخۆیانە کار لەسەر بە پراکتیزەکردنی توانەکانی مرۆکانی ئەمە گەنجەکانی ئەمە بکەن بۆی سوودیان لێبێ بۆ داهات. کا قاسم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریانی بە ئێمە و بە بینەران و بۆ ئەو کەسانەی کە خوازیارن زانیاریانەوێت لەسەر بابەتە کە بە تەواوی ئێمە وگەاند خۆشحاڵ بین بە ئامادەبوون سپاس بۆ قاسم حەمە خورشید حەمە موڕات ئەندازیار لە تەکنۆلۆژیا و توێژار لە زانکۆی UTM لە مالیزیا.